غەریبی منت کردبوو ئەگە غەریبی منت نەکردبی دەکات و فانی چناڵی ژیری نی بەخێر بێنەوە هاوڕیانی خۆشەویستم بارەس پێ بکەین هەرێکە لە یاریەکانی GTA San Andreas GTA Vice City و GTA 3 دەتوانین ئێستا بە کواڵەتێکی بەرز بە 4K 6 فریم تاقی بکەینەوە دڵمان خۆشە هەیە بەڵام یاریەکان ئەو یاریانە نەبوون کە چاوەڕێمان دەکرد زۆر بەداخەوە هاوشەوی یاری سایبەرپانک 2077 ڕۆکستار هیچ کۆپێکی لە بۆ هیچ ریڤیوەرێکی جیهان نەنارتاوەکو گەیمپڵی یاریەکەمان پێشوەختە پێنیشامدا لەبەرچە لەبەرەوەی یاریەکە لە وەزعی یەکجار خراپە پڕی گڵیچە مۆدەلی کاراکتەرەکان جوان نین و زۆر شت هێر تاو نەکرێ زۆر ناوهێرە ناو یاریەکەی بە حرفیان بەس پێڵێکی هەڵە نووسرا لە زیاتی بنووسرێ هیت نووسرایە میت لە هەندە ژێنش دەزیاتی بنووسرێ میت نووسرایە هیت بۆیە پێتان دەڵێم هەرسە یاری GTA San Andreas و Vice City و 3 GTA 3 ڤێژنی دیفەنتیڤ ئەدیشنەکەی بە $60 مەکڕن شایانی کڕینیە جارێ لەبەرەوەی پڕ لە کێشەی تەکنەلۆژی پڕ لە کێشەی بەگ و تەرتیبات و شتەنانەت خۆم کە نزیکەی 20 ساعتێکە یاریەکەی GTA San Andreas دەکەم پڕ لە کێشەی تەکنیکی بەڕاستی لە هەمووشی گەورترەوەیە هەموو چیتەکانیان نەهینێتە ناو بەشە نوێەکەی ئۆکەی کاتێکە یاریەکە بڵاو کرایەوە تاوەکو ئێستا لەسەر PC نمرەی 0.5 لەلایەن گەیمەرانەوە پێدرێت کە 4000 کەس 4614 کەس دەنجی دەیە زۆربەی خەڵکی لی ناڕازینە بەتابەتی ئەوەی کاتەکە لەسەر PC بڵاو کرایەوە تەنیا لە ڕێگەی لۆنچەری ڕۆکستار و بەردەست بوو ڕۆکستار ئاوتی تەنیا دەبێت بیکردنەک لە ستیم و جیانە لۆنچەر ڕۆکستاریش یەکسەر داون بوو لە ماوەی 2 ڕۆژ ئەو کەسانی پارەشیان دابوو نیان دەتوانانی یاریەکە بکڕن یاخود بکەن یان ئەو کەسانی کە نیان کرێ بیکڕن بۆ ماوەی 2 ڕۆژ داون بوو لۆنچەری ڕۆکستاری بەڵام کاتێکە لۆنچەرەکەش کاری کردەوە یاریەکە پڕ بوو لە گڵیکی یەکجار زۆر بەتایبەتی گەورەترین ناخۆشی لەو یاری هەبوونی بارانێکی بەخوڕی زۆر بەقوتە کە بخۆم لە مەرحەلەیە کە باران تێدا 3 جار دەمرم و دێمە بیدەوەتی مەرحەلەکەی دەباتەوە بێتە چێک پۆینتی ناوەڕاست کە گلیچێک دەکاتێتەوە بیدێت مەرحەلەکەی زۆر ناخۆشە زۆر لە گەیمەران لە ماڵپەر ڕێدت لە تویتەر قەشمەری بە ڕۆکستاری دەکەن دەڵێن یەکێ لە خراپترین کارەکانی ڕۆکستاری لە مێژوودا کە کردیتی هۆکاری گەورەش کە ئەو ڤێژنانە بووە خراپە هۆکارکە بۆ دەگرێتەوە لەلایەن ستودیۆی گرۆڤ ستریت ستودیۆوە ئەو یاریانە پۆرت کرا لە بۆ کۆنسۆلی نوێ و کۆنسۆلی کۆن و گرۆڤ ستریت هەڵسان هە لە باتی ڤێژنە کۆنەکەی بینن ئی پلیستیشن و هەڵسانە ڤێژنی مۆبایلیان هینە هەچکار سەیاری لەسەر مۆبایلیش بەردەستە لەبێت تێکشەر شتەکان پاکرایتەوە بۆی هەڵسانە ئەو سەیاریان هینە ئی مۆبایلی تۆزێک دەستکاری مۆدلی کارکتەرە پاڵەوانەکانیان کردیە نەک هەر هەموو دنیایەکە و هیناکیان تۆزێک تێکشەرەکانیان یەقیت بەرز کردیتەوە و سیستەمێک پێدەوترێت AI ئەپسکێڵین لە ڕێگەی کۆمپیوتەری AIەوە تاوی جیهانەکە بەرزکرێتەوە تێکست شتەکان و کواڵتیان بەرزکرێتەوە بە خلالی دوو مانجی ئەو ڤێژنیان دروست کردێت واتە چەندین ساڵ نییە کە ڕۆکستار خەریکی ئەو یاریە بەڵکو بە کەمتر لە 2 مانگ ئەو یاریە دەست پێکرا و فنیشکرا بڵاو کرایەوە ئەوە قسەی گرۆڤ ستریت گەیمسەکە دەڵێن کاتێکی زۆرمان لە بەردەست نەبووە و کێشەیەوەیان نەبووە کە نەیانتوانێت ڤێژنی پلیستیشن 2 ئەکسبۆکسی کۆن بینە سەر کۆنسۆلی ئێستا بەڵکو ڤێژنی مۆبایلیان هینە کە ڤێژنەکانی مۆبایلیش تا ڕادەیەک باشە بەڵام زۆر کێشەی گەورەی هەیە پەلەی مەکەن بە چاوەبی بە چاک بکرێن ئینجا یاریەکە بکڕن ئۆکەی تەنیا ڕۆکستار کێشەی تەکنیکی نیە بەڵکو کۆمپانیایەکی دیکەش کە لە بیدایەتەوەش پێم وتن پەلەی مەکەن لە کڕینی و یاری کێشەی تەکنیکی زۆرە ئەویش یاری باتڵفیلدی 2042 کێشەی تەکنیکی یەکجار زۆرە دایس پەلەی لێکردی دووبارە لە بڵاوکردنەوەی ئەو یاریە پێویستی بە چەند مانگێک دواخران هەیە من پارەم بە یاریەکە نەداوە پارەش پێ نەدەم لە برێزام کێشەی تەکنیکی زۆرە چکە بێتایەکەمان تاقی کردەوە زۆر بەمان دەبانزانین چۆنە یاریەکە و لە خلالی 2 مانج وەکو پێم وتن هیچ یاریێک لە خلالی 2 مانجی پاک ناکرێتەوە دڵخۆشم بەو کەسانەی کەەوە تاوەسێژ لەو یاریە وەردەگرن بە هەر شێوازێک بی بەڵام تۆ پێیز ناکە $70 بە یاریەک دێک یاریەکە هێشتا ئامادە نییە دو ئابیکڕە بە داشکان و هەرزان تریش دەبیتن لەسەر PC پلیستیشن و ئەکسبۆکس بڵاو کرایەوە یاریەکە تەنیا مۆدی مالتیپلەیەری هەیە واتە مۆدی چیرۆکی نییە بەڵام لەناو مڵتیپلەیەرەکان هەندێک چیرۆکی بچووک هەیە لۆرەکەیە لە جیهانی یاریەکە کە گەیمەران دڵخۆشم پێی و گەورەترین کێشەش لەو یاریەکە گەیمەرێکی یەکجار زۆر بینیمە کە هەیتی نەبوونی سکۆر بۆردە معقول نییە لە یاریەکی فێرست پێرسنی تەقەکەری کەسی یەکەم باتڵفیلدیش ناوی بی و یاریەکە کە هەموو گەیمەرێک دەبی شەڕەکە لەسەر ئەوەیە کە زۆرترین کیلی بکەوە بە پێش برادەکانی بکەی بە پێش خەڵکیت بکەی بەڵام سکۆر بۆردت نەبی what the hell dice
کام ئان کێشەی دابەزینی فرێمڕێتیان هەیە تەنانەت زۆر خەڵکی دەڵێ بە 3090 یاریەکە دەکە فرێمڕێتی دادەبەزی زۆر خەڵکی بە پلیستیشن 5 و Xbox Series یاریەکەیان وەرگرتیە یاریەکە دادەبەزی فرێمڕێتی کە کێشەی تەکنیکی 1000 زۆری هەیە بەڵام لەگەڵەوەش زۆر لە GTA The Trilogy Definitive Edition باشترە لە زۆرڕۆوە بۆ ێژ نمرەکان تۆزێک بەرزترن بۆ منە 74 هەیە لە PC لە Xbox Series X 62 لە سەدی هەیە و لە PlayStation 5 66 لە سەدی هەیە جەماعەتی کۆنسۆڵی دائیمان گەیمەرەکان تۆزێک نمرەی بەرزتر بە یاریەکان دەدەن لە چاو PC لە بەرەی جەماعەتی PC تۆزێک ڕق و ڕاستن دەچیان بەدڵ نەبیدرن بەدڵمانە جەماعەتی کۆنسۆڵی ئەمەش تەک بەدڵیشمان نەبی جاری وای دەڵێن بەدڵمانە لە بەرەی دەمانێت پژگیری لێ بکەین بەدە PC پژگیریکردن نییە باش بی سەرسەر چاوم خراپبی بەس هیچ نازانی لە خەبەرە ناخۆشەکان بەردەوامم یاری Call of Duty Vanguard 30% فرۆشی دابەزیوە لە چاو یاری Call of Duty Black Ops Cold War پارساڵ کە ئەویش 30% کەمتر فرۆشە لە چاو Modern Warfare 2018 بوو I think 19 بوویان 19 ساڵ بە ساڵ یاریەکانی Call of Duty فرۆشی کەمتر دەبتەوە و گەیمەرێکی یەکجار زۆر کێشەی لەگەڵ Vanguardی هەیە دەڵێن ستۆریەکی کورتە ئۆکێ خۆشە بەڵام مەڵتیپلەیەرەکەی زۆر کەمە و ماپ کەمە و سیلاح کەمە و پێویستی بە گۆڕانکاریەک هەیە کە زۆر بە یاریەکانی Call of Duty دەچی لە هەموو ڕوەکەوە کەشتەی باشە بە یاریەکانی Call of Duty لە هەموو ڕوەکەوە بەڵام پێویستە تۆ هەر یاریەک کە 6 دلاری پێدەدەی کە پارەی پێدەدەی پێویست تۆزە گۆڕانکاری تێدابی بە شێوازی لە شێوازەکان هەست کە یاریشی نوێ ئەنجام دەی نەک هەر هەمان یاریە ریسایکل دەکرێتەوە بەگەی منان دەفرۆشێ من یاری Call of Duty Vanguardم تاوە کوێستان نەکڕیە لەبەرەوەی پارەکەی خۆم وتم بە شتێکی باشتر دەدەم بە بەوەمدا کە زۆر خراپتر ببری Call of Duty یەکەم کڕیوە بەڵام بەداخەوە گێمەران ناڕازینە Activision کێشەی گەورەی هەیە لەو هەفتەی تەنانەت سەرۆکی کۆمپانیای Microsoft و Sony تەداخولیان کردیە Activision سەرۆکی کۆمپانیای Activision بابی کادێک کەوە سەرۆکی هەموو Activision بەڕێوەبەری جێبەجێکارە زۆر کێشەی گەورەی لەسەر هەیە لەسەر مەسەلەی دەستدرێژی سێکسی ئەوشتانە ناو کۆمپانیەکەی وی هەیە لەناو Activision Blizzardی هەیە و کابرای ئاگداریشە بەڵام هیچی نەکردێ و جیم ڕایان و فیل سپێنسەریش دەڵێن بە چاوی نیگەرانەوە سەری وەزاکەی دەکەن ئینشاڵڵەوە دەکەن Call of Duty لەناو PlayStation Store دەربێ و ناو Xbox Store دەربێ تاوەکو Activision بەخۆی دابستەوە لەبەرەوەی یاریەکانی ڕابردی Call of Duty نازدارن و دەمانەوە یاریشی زۆر نایابی Call of Duty لە 2022 بکەن کە دەنگۆ هەیە بە ناوی Modern Warfare 2 بی ئینشاءڵڵا بەڵام باشتر بی پێم وابی ساڵێک یاریی Call of Duty بڵاو نەکرێتەوە وەزانکە زۆر باشتر دەبی بەڵام هەم ساڵ بڵای دەکەی It's like okay we give you Call of Duty every year so why don't you play it I don't play it because it's coming every goddamn year ئینگلیزیەکەشم سەقەتە نەمزانێت چم گۆ بینە خەبەرەشکە بەڵام هەموو خەبەرەکان ناخۆش نین بە تایبەتیش مایکرۆسۆفت لەو هەفتەیە عیدمیلادی 20 ساڵی خۆی کرد هەیلۆ ئینفینیت عیدمیلادی 20 ساڵی کرد و بە شێش سوپرایز یاری هەیلۆ ئینفینیت ڤێژنی مەڵتیپلەیەرەکەی بەردەست کرد کە گەیمەرانی Xbox زۆر خۆشحاڵن بە تایبەتیەک لەوانە منم هەیلۆ ئینفینیت مەڵتیپلەیەرەکەی زۆر نازدارە و من خەریکی یاریەکەی من ئینشاڵڵا ڤیدیۆی تایبەتیش لەسەری دەکەم بەو زوانە بڵای دەکەین و ئینشاڵڵا سە هەیلۆ ئینفینیتی بەڵام بە چارە چیرۆکەش بکەین اینجا چیرۆکەی لە مانج 12 بەردەست دەبی ئێستا تەنیا ڤێژنی مەڵتیپلەیەرەکە بەردەستەوە چەندی مابی تێدایە بۆ هەندێک کێشەی گڵیچی بچوکی هەبوو بەڵام زوو چارەسەر کرا لە ڕێگەی ئەبدەیتەوە و کێشەی پرۆگرێشنیشی هەبوو کە گەیمەران دایانوت ئۆکێ سیلاحەکان باسانی ناکرێتەوە باتڵ پاسێکە لاتان نایە تۆزێک دوورە لە شتانەی کە دەمەدەمانەوێت یاخود کاتێک گەمەی دەکەین زوو وەختش زۆری پێدەچیتەوە کە شتەکرێ دەکرێتەوە بۆ ستودیۆیەکەی یاری هەیلۆ ئینفینیتی کە ئێستا ناوەکەی لەبیر کرد ئیندستری بابەتەیە وعدیاندا بەزوترین کات کێشەکان ئەو کێشانە چارەسەر بکەن خۆشترین یاریمان پێشکەشکەن کە هەیلۆ ئینفینیتە و یەکزار دڵخۆش منە بۆ جەماعەتی Xboxی پیرۆزبای لە هەر هەمومان دەکەم بەناوی خۆمەوە بۆ هەر هەمووتان باشترین یاری ساڵ خەڵاتی یاری ساڵ Game Awards نامەنیشنەکان ئاشکرا کران کە بە شێوەیەکی سوپرای زۆر یاری تێدا نەبوو کە پێم وابوو تێدا دەبی لە ڕیتەرناڵ پێم وابوو تێدا دەبی لە یاری ساڵان تێدانەوە بەڵام لە زۆر شوێنی دیکە ڕیتەرناڵ هەیە بۆ لە بێست گەیم دایرەکشن هەیە وەروە بێست وەروە لە بێست ئۆدیۆ دیزاینی لە زۆر شوێنی هەیە بەڵام ڕیتەرناڵ تێدا نەبوو خۆشەویستانم هەر شەش یاری Deathloop It Takes Two Metroid Dread و Ratchet & Clank Rift Apart Psychonauts 2 Resident Evil Village هەر شەش یاری کاندیدن لە بۆ باشترین یاری ساڵ یاخود Game of the Year یاری ساڵکە بەمانایەوەی دێکە باشترین یاری ساڵە هەر شەش یاری لە چێبەرچێدان و زیاتر لە 8 میلیۆن گەیمەر تاوە کوێستە 8 میلیۆن گەیمەر دەنجی دەیان و داواکارن ئێوەی خۆشەویستی دەنگ بدەن من لە ڤیدیۆیەکی تایبەت ئینشاءڵڵا دەنگدانەکە دەکەین ئۆکەی خاڵەفیل سپێنسەر ئەو هەفتەیە ڕایگەیاندکەوە دێوێ نەک دێوێ و یاری Elder Scrolls 6 ئەکسکلوسیڤی Xbox و وەروە PC دەبیتن نادەنە جەماعەتی پلیستیشنی بەڵام ئەو کارێک کە دەیکەن لە بۆکو سزادانی جەماعەتی پلیستیشنی نییە بەڵکو ئەوە کارێکی بزنسیە و بەو شازە بیریان کردەوە کە
کڕینی کۆمپانیای بەثێزدا بە هەموو ستودیۆیەکانیەوە لە خزمەتی Xbox و پلتفۆرمی مایکرۆسۆفتی بیتن کەشتێکی یەکجار کێشەی گەورەی دروست کرد لە سۆشیال مەدیا زۆر خەڵک پێی دڵی پێخۆشە زۆر خەڵک پێی دڵی پێخۆش نییە منە خۆم هیچ کاتێک دڵم بە ئەکسکلوسیڤیتی خۆش نییە من پێم ناخۆشە God of War لەسەر Xboxی بەردەست نییە و پێشم ناخۆش دەبی Elder Scrolls 6 لەسەر PlayStation بەردەست نییە پێم ناخۆشە Forza Horizon 5 کە یاریش زۆر نایابە پلتفۆرمەکان بەردەست لەسەر پلتفۆرمی دیکە بەردەست پێم ناخۆش لەبەرەوەی هەموو گەیمەرێک پێویستە هەموو یاریێک تاقی کاتەوە بەتایبەتی ئەو یاریە ناوازانە بەڵام تێش دەگەم کە سۆنی لە بەرچە ئەکسکلوسیڤیتی بەکاردێنی لە بۆ فرۆشی کۆنسۆڵەکەی استفادە لێ دەکات و Xboxیش دەوێت هەمان شت دووبارە بکاتەوە دەیەوێت ئەکسکلوسیڤیتی ئەو یاریە گەورانە وا بکە پلتفۆرمی Xbox گەورەتر و باشتر بی بەڕۆک باشە بەڕۆکی خراپە بەڵام دەمێت بۆچوونی ئێوە بەگرم پێتان وایە ئەو کاری کە مایکرۆسۆفت دەیکە یاخۆ چەند ساڵە سۆنی دەیکە کاریگەری لەسەر ئێوەی خۆشەویست چۆنە لە کۆمنت بینووسە هەر باسکردنی Xbox لەو هەفتەیە لە یادی 20 ساڵی ڕاگەیان کە زیاتر لە 7 یاری ئاد دەکەنە ناو Xbox لایبرەری واتە ئەو یاریانە زیاد دەکەنە ناو هەموو کۆنسۆڵەکانی Xbox بە کواڵەتێکی بەرزتر بە کواڵەتێکی نازدارتر و فرەمڕێکیان بەرز دەکرێتەوە بە تایبەت ئەو یاریانەیەکەوە لەسەر Xbox 360 بەردەستن ئێستا لەسەر Xbox سیریەسەکان کواڵەتیان دەبتە وان دەچیان ئۆتۆ HDR لە بە بەردەست دەبی کەشتێکی یەکجار سەرنجاکێش دەبی مایکرۆسۆفت ئەو هەفتەیە خبری زۆر خۆشی بڵاو کردە بەڕاستی ئەگەر ینی خبرانی مایکرۆسۆفتی نەبەیە هەفتەیەکی زۆر نێگەتیڤ ڕەش بوو لەناو دنیای ڤیدیۆ گەیم لە سی ئەو مانگە جەماعەتی ماینکرافتی ئەپدەیتی نوێی ماینکرافت کیڤز ئەند کلیفز ئەپدەیت پارت 2 بەردەست دەبی واتە ئەو ئەپدەیتی کە باسی ئابدێتی کە تۆزێک باسی تورینەکانی ناو ماینکرافتی دەکەەوە ئاشکەوتەکانی ماینکرافتی دەوڵەمەتر دەکاشتی زیاتر دەخاتە ناوی پارتی دووەمی کە بزانم چەند مانگ بێت لە ئێستا پارتیەکەی بەرزخرا هەندە گۆڕانکەی لە ئاشکەوتەکان کرد شتی زیاتری خستە ناوی پارتی دومی لە 11 بەردەست دەبی بۆ ئەو جەماعەتی کە تەنیا دەزانن بەس ماینکرافت دیارە هیچ یاریەک یاری نییە ئێستا بە فەرمی یاریەکانی Xbox Series X لەسەر Xbox One لە ڕێگەی کلاودەوە بەردەست دەبی واتە ئەگەر Xbox One هەیە پێویست ناکە ڕادێک پێویست ناکە بچی Xbox Series X چی بکڕین لە بۆ ئەنجامدانی ئەو یاریە گەورە و زەبە لە هانەی کە بە 4K 6 فریم گەیمەران دەیکەن و کواڵەتیان بەرزترە ئێستا لە ڕێگەی کلاود گەیمینگەوە ئەگەر Xbox Game پاسی ئۆلتیمەیتت هەبیتن دەتوانێت لە ڕێگەی کلاود گەیمینگەوە و یاریان تاقیکەوە مایکرۆسۆفت چەند وڵاتێکی دیکەشی خستە ناو سیستەمی کلاودەکەی بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا عێراق کوردستان دەنیا بەڵام ئەگەر تو ئەکاونتێکی ئەمریکیت هەیە کە بێگومان زۆر بەشتان هەتاە دەتوانن تاقی بکەنەوە تەنیا گرنگترینشت ئەوەیە بچێ ناو ئەکاونتی هۆتمێڵەکەت یاخود ئەکاونتی مایکرۆسۆفتەکەت لەوێ لۆکیشنەکەی بکەی ئەمریکا ئەگەر نەش بۆ ئەمریکا بە VPN بیکە ئەمریکا دەتوانین کلاود گەیمینگ لەسەر Xbox One تاقیکەوە واتە یاریەکانی Xbox Series X لەسەر Xbox One لە ڕێگەی ئینتەرنێتی ئەنجام بدەین نەک داوڵۆنیان بکەی کلاود گەیمینگ لایڤ سێرڤیس لایڤ دێت ئۆکەی داوڵۆن نابی لێک زیاکەنەوە داوڵۆن نابی تەنیا لایڤە ستریمە ئۆکەی زۆر زۆر داوای لێبوردنیشتانە دەکەم کەەوە ستیم دێک دواخرە لە بۆ 2022 کە من بەتەمام گوتم لەگەل لە مانجی 11 ستیم دێک بڵاو بکرێت ئەو پیسی هاند هێڵدە وتم دەیکڕم بەڵام بەداخەوە دواخرە لە بۆ 2022 بزەبت نازان کەنجیش بڵاو دەکرێتەوە بەداخەوە زۆر زۆر بەداخەوە دواخرە پێم ناخۆش بەڕاستی و پرسە سەر خۆشی خۆم ئاراستی هەر هەمووتان دەکەم بە بۆنەی دواخرانی ئەو کۆمپیوتەرێک کە بەنیاز بوو من بیکڕم و ڤیدیۆش مەسەری دروست نەدەکرد تەنیا لە بۆ خۆش خۆم بوو برکابرایەکی زۆر ئەنانیمە پسە دەبی بڕۆم ئیشم هەیە ئۆکێ لایکی ڤیدیۆ سەبسکرایب لە بیر نەکەن تا هەفتەی داهاتوو ئەبزانام ئێستا دەکەینە پێنجشەمان بەرنامەی سفرێک ژیری تا پێشەمەکی دیکە خەبەرم پێ نەما تاوکاتتان بینمەوە بای بای